درباره روشا او لهیه لعراق و با آرمانش کنا بر پرسو چالاکوانان لعراق دا گوتو بجه که دگل برس جبار مشهدانی نویسکارو چاودر سیاسی دکم کل استودیه میوانه من برس مشهدانی تو بخیر هاتی هولا تیرور کنا چالاکوانو بر پرسان لعراق تشتکی نونیه لی چما دنها دا اف هولا جارکا دیکه دست بگیرینه و آرمانش پیام جوان هولانه چنه نعم شكرا جزيلا على الاستضافة. بۆ میوانداریکردنم سڵاوتان لەبێت لە ڕاستیدا پێویستە جیاوازی بکەین لە نێوان بە ئامانجگرتنی چالاکوانان و ئەوانی کە تشرینیەکان بوون کە ناومان ناون دو سێ ساڵ پێش ئێستاکە و هەروە هەندێک لایەنی دیکە هەن کەوا پەیوەنددارن بە کۆمەڵێک لایەنی سیاسی کە ڕکابەرێکن لە ناو شەقامی عێراقیە لە ڕاستیدا بارودۆخی ئەمنی عراق لە قۆناغی جیاوازە هەوڵدانی کوشتن و تەصفیەی سیاسی و پاکتاوی سیاسی تێدا هەبوون و پاش دەستپێکردنی خۆپشاندانەکانی 2019 لە مانجیدا هەندێک ڕێخستن بە تاوانی ڕێخستن هەبوون بۆچی بۆ لێدان لە خۆپشاندەرانی تشرینەکان و کە بەشێکی زۆریان ڕایان کرد و هاتن بۆ هەولێر لێرەمانەوە بەڵام ئەو هەوڵانی کەوا هەن بۆ پاکتاوکردنی سیاسی لە نێوان لایەنە سیاسی سەرنجێکان ڕەنگە بینی بێت و تێبینیمان کرد بێت لە بەشی باشوور زیاتر لە بەغدا ئەوەش لە نێوان ئەو میلیشیا چەکدارانە بوون کە هەبوون هەستان بە ئامانجگرتنی بەشێک لە سەکردی لایەنە سیاسیەکان و لەو کاتەدا قسە و گفتوگۆکان لەسەر ئەوە بوو بە تایبەتی ئەمین حەسوون و هەروەکە ڕۆژنامەنووسێکی دیار بوو کە ئەو هەوڵدراکە و ئێستش ئاماژەتان پێدا کە هەوڵدانەکەیە بۆ تیواکردن ئەمەش لە چوارچێوەی چییە لە چوارچێوەی بە ئامانجگرتنی ڕۆژنامەنووسەکانە چونکە ئەوان ڕۆژنامەنووس و کاریگەریان هەیە و هەندێک جارش بە بەرپرسەکان بە ئامانجکراون بۆ نمونە بەڕێوەبەری گشتی بووە لە وەزارەتی ژینگە ناکرێت بڵین ئەمە بە ئامانگیراوە بە تەنیا بەڵام جارتان جیاوازکەین لەوەی کە وەکو چالاکوان بە ئامانگیراوەیە چالاکوانان تیرۆرکردنا ڕۆژنامەوانان دە هەمان دەمدا ئێرشکردنا موشک و درۆنان بۆ سەر ژێرخانە ئابووریە هەرێما کوردستانê بنەرîna te ev têkhelkirina ewraqan niye ji bo durustkirina gibaşekê zixtekî bo pêkanîna hikûmeta nû Iraqê? لە ڕاستیدا گەڕانەوە بۆ توندوتیژی و بەکارهێنانی توندژی و چەک لە نێوان میلیشیا چەکدارەکان یاخود ئەو پێک هاتانەی کەوا هەن یا لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی لە عێراق ئەمە بۆ بەدەستهێنانی دەستکەوتی سیاسی لە ڕاستیدا بۆ خۆی ڕەتکراوەیە تۆ من تووشی سەرسوڕمانە بەم کە دەبینم کوردستان بە ئامانج دەگیرێ لە کاتێکە کوردستان سەکردە و ڕەمزە سیاسیەکانی ئێستای لە باوەش گرتووە لە ڕابردوودا کە ئەوان کاتی خۆی ئۆپسیۆن بوون لە سەردەمی سەدام حوسێن بۆیە تۆ چۆن دی کوردستان بە ئامانجەگری ئەمنیەتی کوردستانی ئەمنیەتی کوردستان بە ئامانجەگری لە کاتێکە لە ڕابردووە باوەشی بۆت کردوێتەوە و لە ڕابردووە دۆست و هاوڕێ بوونە بەیەک و خەباتکار بوونە لە یەک سەنگەردا بەیەکەوە لە هەولێر بیا لە سلێمانی بیاد لە هەر شوێنێکی دیکە بۆیە دەتوانین بڵین ئەم بە ئامانجگرتنانە بە تایبەتی بۆ کوردستان بە ئامانجگرتنی ژێرخانی ئابووری و کۆمپانیا نەوتیەکان کە کار دەکەن لە هەرێمی کوردستان من پێم وایە ئەمە لە دەرئەنجامی شتێکەوە دێ بۆ دوو شت دێت یەکەم ئەوەیە کەوە ڕوونەکەوە کاریگەرێکی هەرێمی نێودەوڵەتی هەیە کە ناوێتی کە عێراق یاخود هەرێمی کوردستان بە تایبەتر سەرچاوەیەک بێت وەکو ئابەدیل بۆ وزەی ڕووسیا با بڵین دووەم ئامانجی دووەم ئەوەیە کەوە ڕای بگەێنن بۆ هەموو جیهان لەوەی کە هەرێمی کوردستان سەقامگیر نییە عێراق سەقامگیر نییە و حکوومەتی کازمی شکست خواردووە و ناتوانێت بارودۆخی سیاسی ئەمنی کۆنتترۆل بکە و پێویستە حکوومەتێکی تازە بەدی بێنین خۆفەکشاندنا سەدری پرۆسەیا سیاسی لە عێراقê di heman demda kandîdbûna Malîkî ji alî dewleta yasa bû postê Serokvezîrên Iraqê çarenivîsê Iraqê berev bikîve diçîtin bev bi başiyê diçîtin yan jî meşhedeke dîmeneke alûz e
من پێم وایە بە تێڕوانینی من ئەوەی کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا بینیمان بە تایبەتی هەوڵی مالیکی بۆ بوون بە کاندیدی سەرۆکوەزیران ئەمە باڵۆنێکی با بڵێن تێستکردن و ئەختیبارکردنی عێراقا و ئەوێتی بزانێ کاردانەوەی شەقام چییە. بۆیە ئەگەر بابەتەکە بابەتی تەنیا دیعاەکردن ئەوێتی بزانێت کە کارداناوەکە چییە، ڕەنگە ئەمە بگۆڕێ بۆ بارودۆخێکی نوێ و ئەمریکی واقعینەوە و داواکارێکی فەرمی هەبێت لەلایەن دەوڵەتی یاساوە بۆی بێتە کاندیدی سەرەکی. بەڵام ئەوەی کە ئێستاکە وەکو دەبینین ئێمە وەکو هاوڵاتیان وەکو چاودێرانی سیاسی قبولی دەکەین لەوەی کەوا مالیکی هەبێت وە بەدیلێکش هەبێت بۆ مالیکی وەکۆی عێراقیەکان دەڵێن ئەوەی وەکوی کە بەڕێز مالیکی کە خۆی کاندید دەکات بۆ ئەوەی کەوا ڕەت بکرێتەوە دوایی دووبارە بێن و قبوڵی بکەینەوە. بەرسوا من بدەی مالکی تەجروبەکیریە دە حکوومەتن عێراقیدا بنەریناتە ئەگەر سبێ ڕۆژێدا مالکی بۆ سەرۆکوەزیرن عێراقی دەبیتە فریاد ڕەسێ کێشەیەن عێراقی یان نەب کورتی یانژی دەوێرانتر بیتن. من پێم وانە کەوا سەرۆکوەزیران و دەستنیشانکردنی سەرۆکوەزیران ئەوە بێکە شتێک بێتنە ڕەزامەندی نێودەوڵەتی و ناوخۆی هەرێمی لێسەر نەبێت. بەڵام ئەگە ئەمە ڕوویدا من پێم وایە کە پێویستە لەسەری سوود لە هەڵەکانی ڕابردووی بگرێت و جەبار مەشهەدانی نویسکار و چاودێری سیاسی گەلێکی سوپاس کەوتو. زۆر سوپاس.